بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێم وڵاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لە دوو تەوەری سەرەکی پێکهاتوو لەگەڵ بینینی چەند ڕێپۆرتاژێک. سەرەتا سەبارەت بە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی و نەوەی نوێ بە دیاریکراوی و قسەکانی شاسوار عەبدولواحید لە چەند ڕۆژی ڕابردوودا تەوەری بەرنامەی سەرەتای ئەمڕۆمان دەبێت. پاشان سەبارەت بەو هەڵمەتەی بۆ منداڵانی ئۆتیزم لە کوردستان بەڕێکخراوە بەرنامەیەکی ترمان دەبێت و چەند گرتە ڤیدیۆیەک سەبارەت بە ڕۆژی جیهانی منداڵان و خۆستەکانی کرێکارەندایەکی ئایاردا دەبینن. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵماندا. لاگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێبینەرانی عزیز سەرۆک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی نەوەی نوێوە تاوتۆکردنی ئەو قسانەی کە شاسوار عەبدولواحید لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کەناڵی NRTV ئەنجامیدا. ئەم بابەتە تاوتۆ دەکەین لەگەڵ تاهیر حەسەن. تاهیر حەسەن ئێوارە باش و سپاس کە جارێکی تریش میواندارەتی ئێمەت قبوڵ کرد و بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤدا. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤ. ئێمە چەند جارێکی تر هەر لەگەڵ تۆیە لەم کەناڵەوە تاوتوێی ئۆپۆزیسیۆنەکانمان کردووە بزوتنەوەی نوێمان هەڵسەنگاندووە بزوتنەوەی نەوەی نوێ، بەڵام ئەمەوێت ئەم جارە بڕێک ورتر لەسەر ئەم بزوتنەوەی و ئەو قسە و باسانەی کە شاسوار عەبدولواحید لەو مقابلەی لە گەڵ NRTV ئەنجامیدا. پێشەوەی کە من بچمە سەر وردەکاری ئەو پرسیارانە ئەمەوێ بۆ چوونی تۆ بە شێوەیەکی گشتی سەبارەت بەو قسە و باسە و ئەو چاوپێکەوتنەی ئەنجامیدا ئەتوانی چی ئەنجامگیریەکی لێ دەربکێشیت؟ من زۆر بە دیقەتەوە گوێم لە قسەکانی گرت لە ئەوڵ تا ئەخیر. زۆرسەر قسەکان لە حملەیەکی ئینتیخابی وەک چۆن بڵێیت سەرەتایی دەستپێکردنی حملەیەکی ئینتیخابی بۆ ئینتیخابات و ئەوانە باسی خۆیانەکە بەو غرورەوە کە ئەو لەسەر خۆیان و لەسەر ئایندەی بزوتنەوەکەی خۆی قساکە بەڕاستی لەو چاوپێکەوتنە بۆ کەسێک کە وەکو لە قسەکانیان دەرکەوت دای نابێ بۆ ئەوەی کە ئایندەی سیاسی کوردستان وایەکێتی و پارتی ئەڕوخێن و ئەمانە چنە جێگەی چاوەڕێی ئەوە کرا کە زۆر قوڵتر بەحسی سیاسی بکە، هەلومەرجی ناوچەکرد لێک باتەوە، فاکتەر و هاوچێشە سیاسیەکان لێک باتەوە، باسی ئەوزاعی سیاسی دنیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە، یەکێتی و پارتی لەکوێ وەستاون، چارەنووسی عێراق بەهەرحاڵ سەرەداوێک لەم بەحسانە بکە. بەڵام لە ڕاستیە هیچ یەکێ لەم شتانەی نەکرد و ئەگەر قسەکانی پشت بەخوا و ئینشاءڵڵا و پێڵا و نەعلی لێ دەرکەی یەک دوو تەوەرێمێنێتەوە کاکرێت لە قسەکانمانە باسی بکەین. بەڵام بەڕاستی قسەکانی زۆر لە ئاسێکی زۆر زۆر لە خوارەیە بوو، هیچ شتێکی بە هیچ کەسێ نەوت کە هەر ئینشاءڵڵای تر بۆ ئابێت و چاوەڕوان بن و بزان چۆنە بێ و ئێمە نەبوو بە باسی سیاسی. بۆ یەکرێت لەسەر ئەو دوو تەوەرانەی کە هەیە بەتایبەت مەسەلەی دادگای فیدراڵی باسی کرد، مەسەلەی پەرلەمانی کوردستان، مەسەلەوەی کە سەرەکەوین و دەسەڵات دەگرین، مەسەلەی ئەوانەی کە خەڵک ڕەخنەیان لێگرن چیان پێڵێ، لەسەرم بابەتانە توانین قسە بکەین. بەڵامیش زۆرم پێخۆشە لەسەر دروستم بابەتانە قسە بکەین و باز لەوەی دادگای فیدراڵیەوە دەست پێ بکەین. ئەو بڕیارەی کە دادگای فیدراڵی دای بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان و ئەو پەسەند نەکردنی ئەو بڕیارانەی کە درابوو بە دەستکەوتێکی خۆیانی ئەبینن سەربەخۆ لە ناوەڕۆکی ئەم بڕیارەکە و بەڵام ئەم وەرگرتنی دەستکەوتە بۆ ئەم بڕیارە ئێوە چۆن هەڵێ سەنگێنن؟ بزانین چۆنە ئەوە شتێکی چاواشەکارانەیە. بەتایبەت من جۆم لە قسەکانی گرت ئەیوت کاتی 2017 کە پەرلەمانی کوردستان داخرا پارتی 2015 دایخست، ئەو وەختە بزوتنەوەی گۆڕانیش هەبوو، سەرۆکی پەرلەمان بەدەست بزوتنەوەی گۆڕانیشەوە بوو، بەڵام بزوتنەوەی گۆڕان نەیتوانی دادگای فیدراڵی عێراق قەناعەت پێ بکە بەوەی کە ئەم کاری کە پارتی وێکێتی یا پارتی کردوێتی کارێکی ناقانونیە. بەس ئێمە کردمان
بەس بێ ئاگار لەوەی کە ئەوەی ئەو کاتە باسیەکە 2015 ئێستا 2021 ئەو کاتە بزوتنەوەی ئەمەیکەنەوەی نوێ هەر لە ئارادا نەبوو. هاوکێشە سیاسیەکانی عێراق بە قازانجی یەکێتی و پارتی بوو، تای تەراز و تەوازنی هێز بە قازانجی یەکێتی و پارتی بوو. بۆیە نیان دەتوانی ئەحزابگەلی بڵێن دەسەڵاتی ناوەند نانەتوانی دۆسیە بە ئاسانی لە دژی یەکێتی و پارتی نە لە دادگای فیدراڵی نە دادگای پاریس بژوڵێنن. تۆ تماشاکە مەسەلەی نەوت خۆت دەیان ساڵە تقریبا 8 ساڵە لە دادگای پاریس کەوتووە، بەس بۆ لەم ساڵی ئەم ئەخیرەیە دادگای پاریس بڕیاریدا و نەوتەکەی لە دەستی یەکێتی و پارتی دەرێنە لەبەرەوەی تەوازنی قووا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تەوازنی قووا بە قازانجی ناوەند گۆڕاوە یەکێتی و پارتی زەعیفتر بوون جگە لەوەی کە ناو ریزەکانی خۆیان هەڵوەشاوە و پەیوەندێکی زۆر خراپیان هەیە هاوکات تەوازنی هێزیش لەگەڵ ناوەندا گۆڕاوە. بۆیە یەک نەگنەوەی نوێ یەک پەرلەمانتارێک ئەتوانێت لە پەرلەمانی عێراقا دۆسیەیەک لە دژی هەرێم یا لە دژی یەکێتی و پارتی بجوڵێنێ لە بەرچی لەبەرەوەی کە یەکێتی و پارتی لە هەموو مەرجێکی خراپان نەک حکمت و هونەرەکە هی نەوەی نوێ بێ. ئەگەر ئەم نەوەی نوێیە لە 2015 ئەم دۆسی ببووە ئەم دۆسی بجوڵانەیە یان هەوڵی باە بیجوڵێنێ یەک نەفەر حاضر نەبوو گوێ لێ بگرێ. بۆیە ئەم تەوازنە تازە و ئەم هەلومەرجە تازەیە کە بە زەرەری یەکێتی و پارتیە و هەتا بێ جێگا و ڕێگەیان لە هەلومەرجی سیاسی و موقعاتی سیاسی و ئابووریان لە نەخشەی سیاسی عێراقا زەعیفە بێ یان نایزانێت یا ئەمە نابینێ یا کارێکی چاواشەکاراناکە بۆی کە دەستکەوتی ئێمە نەخێمە دەستکەوتیەوەیە بەس بەڵکو هەلومەرجێکە و تای تەرازوەکە بە زەرەری یەکێتی و پارتیە بۆی هەر کەسێک دەتوانێت لە دژی یەکێتی و پارتی کارێک لە پەرلەمانی عێراقا بژوڵێنێ. ئەوەیە مەسەلەکە هیچ شتێکی فری و کارانەیە. بابەتێکی تر کە زۆر پێداگیری لەسەر ئەکرد هەر لەو چاوکەکەوتنەیە گرتنە دەستی دەسەڵات لەلایەن جوڵانەوەی نوێەوە. ئەگەرچی هەندێک لەو بابەتانە ئێمە لە بەردنامەکانی پێشووترە ئاماژەمان پێدا و خۆت باس لەوە کردو کە لە سای دەسەڵاتی میلیشەوە لە ڕێی پەرلەمانەوە ئاڵوگۆڕ ممکن نییە، بەڵامە وەڵامی ئەوەی دەبینن ئێوە دەبینن دواتر بزانین تەنانەت بەواستە مەگەر بۆ منە قایمەتێک بدەن بە پارتیان بە یەکێتی ئەم بڕوابوونە قوڵە بەوەی کە ئەگاتە دەسەڵات و بەم شێوەیە مامەڵە لەگەڵ پارتی یەکێتی دەکات لەکوێوە سەرچاوە دەگرێت و بەکوێ ئەگات هیچ چۆنە خۆی ئەو پرسیارە دەبێت ئەو جوابی باتەوە ئەو بڕوا بەخۆ بوونە و ئێوە ئیتر ئەیبینن بزانن چۆنە بێ خۆ بێ لایەنی کەم بۆ ئەو کەسانەی کە لایەنگری تۆن و خەریکی ئومێدیان لەسەر هەڵەچنی لانی کەم پێیان بڵێ کە ئەو فاکتەرانە و مادی و سیاسی و مەوزوعیانە چین کە وا ئەکا نەوەی نوێ دەسەڵاتی سبەی نەبگرێتە دەست. من پێشووتر وتومە ئەم دەسەڵاتە بە ئینتیخابات نهاتوە تا بە ئینتیخابات بڕوە. یەک دووشت بە من لەسەر ئەوە بڵێم کە جاری بعد لەسەر ئەحزاب قسە بکەم بۆی کە لێکدانەوەکەم ئەوەی کە ئەمەوێ بیگەێنم ڕوونتر بێ. ئەحزابی سیاسی لە کۆمەلگەی سەد بۆرژواییە لە کۆمەلگەی تەبەقاتیە کە کوردستانیش بەشێکەوە ئەحزابی سیاسی لەسەر بناغەی چینەکان یعنی یەبەر لە هەر شتێک جێگە و ڕێگەی ئەو حیزبە لە نوێنەرایەتی چ بەرژەوەندیەکی چینایەتیەکە لە کۆمەلگایە. ئەحزابی بۆرژوایی نوێنەرایەتی بۆرژواییەکە لە بڕێوەبردننی کۆمەلگەدا و ئەو باسی حزبی سیاسیەکەم ها باسی دەور و دوکان ناکەم وەکوەوەی نەوەی نوێوەکو حزبەکەی حەمە حاجی مەحموود و زۆر حزب کە زۆرتر دوکانن باسی ئەحزابی سیاسی بۆرژوایی و ئیجتیماعیەکەم کە ئەمانە پیان لەسەر سونەتێکی چینایەتی خۆیان پیان لەسەر سونەتێکی چینایەتی خۆیانە و بە کۆمەلگا ئەڵێن بە لە چێشمەکێشی سیاسیان لەگەڵ ئەحزابگەلی تر چونکە هەر حزبێ لەسەر سونەتێکی دیاریکراوی چینایەتی دادەبەزرێ و نوێنەرایەتی بۆ بەرژەوەندەکانی بۆرژوازیەکە لە بڕێوەبردننی کۆمەلگادا. تەڵان هیچ حزبێکی سیاسی ناڵێ من نوێنەری بۆرژوازی و قازانج و بەرژەوەندەکانی بۆرژوازی لە کۆمەلگەی بۆ نمونە کۆمەلگەی بۆکو ئەڵمانیا کۆمەلگەی کوردستانە نوێنەرایەتیەکەم ئەڵێ نا من نوێنەرە بەدەنگی خەڵکم هێناوە لە چوارچێوەی بەرژەوەندەکانی هەموو خەڵکی هەموو میلەت لە بەرچاوەگرم بۆ ئەمە بەرنامەی هەیە بۆ کرێکاران بۆ ئەمە بەرنامەی هەیە بۆ خوێندن بۆ ئەمە بەرنامەی هەیە بۆ هاتوچۆ بۆ ئەمە بەرنامەی هەیە بۆ سەحە بۆ ینی لە سێکتەرەکانی ژیانی کۆمەلگە دەڵێ من ئەم بەرنامەیەم هەیە و ئەگەر ئەم دەسەڵاتە بگرم دەچم ئەمە ئەەکەم و ئەمە ئەەکەم و ئەوەکەم
بۆ ئەمانە قانونەکانی هەیە دادگای هەیە بە هەر حاڵ قانونە باتە پەرلەمان ئەمە ئەحزابی سیاسی بۆرژوایی ئەچن واکرد ئەمەڵێ من سەرکردایەتیم نییە ئەمەڵێ من کۆنگرەم نییە ئەمەڵێ من حزب نیم ئەمەڵێ من سیاست و ئایدۆلۆژیم نییە ئەی چی تۆ ینی تۆ کەواتە تۆ ینی زۆرتر لە کێخای دێگەچی ینی تۆ کەسێ نتوانێت ڕخنەیەکن لێ بگرێت کەسێ نتوانێت لێو بپرسێتەوە سەرکردایەتیەکت نەبێ کۆنگرەیەکت نەبێ جێگەیەکت نەبێ کە پێت بڵێن ئەو بڕیارە باشە و بڕیارە خراپە پێ بڵێن ئەوە لەسەرەوە دانیشتویت و ئەمە هێنیت و ئەوەکەی بە وەزیر و ئەوەکەی بە ئەندام پەرلەمان و ئەو دەرەکەیت و ئەو لە جێگەی ئەو دانیت و ئەوەکەی بە خیانەتکار و ئەوەکەی بە ینی ئەمە چۆن نتوانێت کۆمەلگەی ئەمە بۆ چۆخای دێکی دە 15 ماڵی لەوانەیە بخوا خۆ ناتوانانی خۆ نە بەرنامەیەک نە هیچ شتێک تۆ ساڵانە لە کاتی نەبوونی ئەوە 5-6 ترێلەنەوت تەنکەرنەوت تەوزیعەکەی یان تەنکەرە ئاو تەوزیعەکەی لەملا لەولا یا جادەیە پیناکەی یا شتێکی لەم بابەتە کۆمەلگای زۆر لەوە ئاڵۆستر و ئانەترە کە تۆ بتوانانی بەم شێوەیە بەڕێوەی بەری هیچ شوێنێکی دنیا نییە ئەحزابی سیاسی تایە نەیبات بەڵام کوردستان نەکبەتیەکەی ئەوەیە چونکە لە هەموو شوێنێکی دنیا ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی زۆر لە خەسڵەت و تایبەتمەندیەکانی تەنانەت شێوەی تەنانەت فەرهەنگی زۆر لە دەسەڵاتدەچێت لە باوکو و کوڕەچن لە دایک و کچەچن زۆر لێگەشن بۆیە نەوەی نوێژ زۆرتر لە دەسەڵاتەکەی یەکێتی و پارتیە چێ چکە لەژێر هەیمەنە و چوارچێوەی سیاسی و فەشەل و گەندەڵی و ڕاوڕوتی یەکێتی و پارتیە ئەمە چەکەری کردو هاتووە دەرەوە خۆی پێشترڵێ بزنسنا بوو مێسە بۆ بە سیاسی بەرحاڵ قسەیەکی پوچە هیچ هینێکی دیار نییە کاگەرمە دەسەڵاتی سیاسی بگرێتە دەست چی ئەکات بەڵام لەسەرەوەی کە ئەوتی ئێمە حزب نین ئێمە ئایدۆلۆژیمان نییە ئێمە فکرەمان نییە بەڵکو ئێمە جوڵانەوەیەکی جەماوەرین بۆ باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵکی وە پلانی 15 ساڵیمان هەیە پلانی نزیک مەودا دوور مەودا و ئەوانە کە چۆن ڕێگە و بان چارکەی کە چۆن پەروەردە چاکەین واتە ئەوانە ئەمە بۆچی خراپە ئەگەر واقعیەتی تێدا بێ با حزب نەبێ بەڵام ئەم کارانە بۆ کۆمەڵگە بکات ناکرێشتیوە ناکرێ یەک شوێنێکم لە دنیای پێ بڵێ کە ئەحزابێکی سیاسی دەسەڵاتی بەدەستەوە نەبێیان کۆمەڵێک ئەحزاب یا تەحالوفێک لە ئەحزاب دەسەڵاتی سیاسیان بەدەستەوەیە کە ڕئیسەکە دانێن کە ڕئیس وزەرا دانێن کە سێکتەرەکانی دانێن ئەم بزنس بابە ئەم لای چۆنە نەفەرێکە تەلەڤیزۆنێک و سەرمایەکی لەبەردەستە پاشان کەسێک بزنسمان بێت لە جێگەیەکی میلیشایی وەکو دەسەڵاتی یەکێتی و پارتیە ئەم دەسەڵاتە چۆن لە دەستی یەکێتی و پارتی دەرەهێنی بە چ شکڵێ بە مناقەشە بە قسە بزوتنەوەی گۆڕان نفوزی جەماوەری بزوتنەوەی گۆڕان لە سەرای دروستبوونیەوە بە بۆنەی ئەو شخصیەتە ناسراوانی ناسیۆنالیزمی کورد کە لە نێو یەکێتیا بوون کاتی خۆی بەرنامەیەکی زۆر وازحی هەبوو کە ئێمە چی ئەەکەین ئێمە پێشمەرگاکەین بە هێزێکی نیشتیمانی ئێمە پەرلەمانەکەین بە پەرلەمانێکی نیشتیمانی ئێمە دەستی حیزبە کشێنینەوە لە هەموو جۆرە سکتەرەکانی دەوڵەتە لە قانونە دادگاجیاکەینەوە هەموو ئەمانی کەوتی هەمووی قسە بوون و هەمووی نفوزێکی جەماوەری فراوانی بەدەستهێنا دەسەڵاتی لە دەیکێتی و ئەمانە بۆکو دەنگ لە دەستی دەرهێنا ئێتوانی چ شتێ بکات چه ئاڵوگۆڕێ لە کۆمەلگادا بەوجود بێنێ لە 2015 دکتۆری یوسفەکان لە سەیتەرەکەی نازام ناوەکەی بشۆتەوە مەلەفەکانیان خستە بندەسی کوێ بوو دێگەڵە پێم دێگەڵە ڕاستەکەی ئەوە ناوێکی مەشهورە نەزان بۆ لە بێنمشەوە کتێبەکانیان نایە بندەسی تیان بڕۆ نەیتەوە بم ناوای دوودان لە ساڵ پەرلەمانیان داخستی نە هیچ مشکلەیەک بوو نە هیچ فەراغێکی قانونی بوو نە هیچ ئاڵوگۆڕێک لە کۆمەلگایە بوو نە کەس هەستی بەوە کرد کە ئەم پەرلەمانە داخراوە کەوایە پەرلەمان کارتۆنێکە ئەگەر ببوایە چۆن ساڵێکدا ساڵنی وێکدا بخرێ فەوزایەکی قانونی لە کۆمەلگای دروست نابێ وەکە وڵاتێکی نۆرمال و پێتا پێناسەکراوی دنیا بۆیە نەدەسەڵات لە دەستی یەکێتی و پارتی دەرهات و نە هیچ فراغێکی قانونی دروست بوو بۆیە هەڵبژاردن تەنیا گەمەیەکی سیاسی فریوکارانەیە کە
لە کوردستان جا لە نێو قسەکانی شاسواریشە ئەگەم ملاحەزە کردبێت یەکەم ئەبین ئەگەر خەڵک بێ بۆ دەمدان یعنی ئەویش هێشتا دڵنیا نییە لەوەی کە خەڵک بەشداریەکە چونکە جاری پێشوو بە هزار حاڵی خۆیان ئەڵێن نەگەیشتە 20-25 جووانە کەوایەم جارە خۆی لە قسەکانی شایودا ئەگەر خەڵک دەنگبات ئێمە ئەبین بە یەکەم بۆیە قسەکەوەیە کە نە بە ئاڵوگۆڕ بە پەرلەمانەکرێت نە بە دەمدان نەکرێت و ئێستا مناڵی سەرەتایی مەکتەبی سەرەتایی دەزانێت کە نە بە پەرلەمان ئاڵوگۆڕ دروست دەبێ نە بە پەرلەمان هەلومەرج ئەگۆڕێ نە بە پەرلەمان دەسەڵاتی یەکێتی و پارتی لە دەستیان دەریە دوو حیزبی زەبەلاحی میلیشیایی سەرۆت و سامان 30 دانە ساڵ لە سەرۆت و سامان کۆ ئەکەنەوە هێزی چەک کۆ ئەکەنەوە بە زۆری چەک حکوومەت دەکەن ئێستا شاسوار ئەڵێ ئەگەر هەڵبژاردن بکەن یەکێتی و پارتی ئەدۆڕێن بەس ئەگەر نەیکەن ئەڕوخێن نازانم ئەمە بە چ فاکتەرێک بەڵام من دەتوانم جوابی ئەمە یەکەمیان بەمەوە کە کاڵێ ئەگەری هەڵبژاردن بکرێن ئەدۆڕێن کاک شاسوار یەکێتی و پارتی دەمێکە دۆڕاوە لەلایەن خەڵکەوە تۆ هێشتا ئەم نەوەی نوێ دروست نەکردبوو لە حەفتەی شوباتە خەڵک وتیان بڕوخێ ئەوە تا خۆیان سەرکردەکانی یەکێتی و پارتیە لێنەڵێن خەڵک بێزی نایە بێت بۆ سەر سنووقی دەمدان خۆیان ئەڵێن خەڵک ڕقیان لێمانە ئەمە دۆڕان نییە یا چییە دەسەڵاتی یەکێتی و پارتی فقط بە چەک وەستاوە یەکێتی و پارتی متمانەی خەڵکی کوردستان یان با بڵێ متمانەی لە 1970 خەڵکی کوردستانیان لە دەست داوە کەوایە یەکێتی و پارتی زۆر دەمێکە تۆ تازە خەبەری دەبێتەوە یەکێتی و پارتی زۆر دەمێکە دۆڕاون ماوە تۆ بڕوخێن ڕووخانەکە بە ئینتیخابات ناکرێت بە شۆڕژەکرێت بە پشتدانی خەڵک بە یەکەوە ئەکرێت بە هەڵتەکاندن و ڕاماڵینی ئەم دەسەڵاتە ئەکرێت نەک بە مناقەشە و بە قسەی خۆش و بە پرۆژە و بەمانی کە ئێستا ئەو خەریکە باسیەکە شتێک کە زۆر سەرنجڕاکێش بوو ئاماژە بوو بەو ڕەخنانەی کە ئاراستەی نەوەی نوێگرت هەڵبەت ئەوەی دەبینی نەوەی نوێ بەرامبەر بە یەکێتی و پارتی ئەو ڕەخنانێککە لە نەوەی نوێگرێ بە مانای بەرژەوەندی دەسەڵات دەبوو ئەچێتە گیرفانی یەکێتی و پارتیەوە بۆ ئەمە چەند هۆکارێکی باس کرد هەیە ئاگاهانە لەلایەن پارتی بێکوێتیەوە کۆمەگە کرێت پارە وەرگرن ئەمە ئەکەنەوە هەندێکیش هەیە لە نەزانی خۆیانە ئەکرێت ئەم ڕەخنانەی کە ئاراستەی نەوەی نوێگرێت لە هەچ ڕوانگێکەوە بکرێت خۆ بەخۆ یەکسانە بە بەرژەوەندی و قازانجی دەسەڵاتداران بەتایبەت یەکێتی و پارتی بە بڕوای من شتێکی خەتەرتری وت ئەوەی کەوتی هەرێکیان جاسووسن ئێستا نازانم ئەم ڕەخنانی کە من ئێستا لە بنەوەی نوێ ئەگرم من ئێستا لە ناو تای تەرازوی کامەیانم یەکێتی و پارتی نردویانم یا پارە وەرەگرم یا جاسووسم یا لە بێعەقڵی خۆمەوەی کامیانە یعنی لە تۆ وەک سەرۆکی یەک جوڵانەوە کە بە تەمای سبەی لە مقدراتی 5 ملیۆن بەشەر لە کوردستانە بگریتە دەست ئەم ئیتیهام و قسە پوچ و من بۆیاڵێم ینی ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی زۆر لە دەسەڵاتەکەچێت بە زمانی بە قسەی تۆ تواسی شێوازی زمان بەکارێنانی قسەکانی جنێوەدا جنێو منەتی بەنەعلەکان و نازانم پێڵاوی تێبگرە نازانم ئەم شتانە سوێنی ئەمە دەسەڵاتی بکەوێتە دەست هەر کەس ڕخنەی لێبگیرە لەمە جاسووسێتی و پارتی نردویانە هەر کەسێ بڵێ پێدلاداناوە فلان نردویانە لە نێو بزوتنەوەکەی خۆشیە کەسانێک کە ڕخنیان لێگرتبوومیانی دەرکرد چۆن کەسێکی ئەوها ئەتوانێت کۆمەلگەیەک بڕێوە بەرێ سبینێ ئایا ئازادی سیاسی ئەگەر فەرزمان ئەوەیە لە هەلومەرجێکی تایبەتە لە چودانم لە وەسعەتێکی تایبەتە دەسەڵاتیان گرت ئەمانە چۆن مەسەلی ڕۆشنبیری و مەسەلی ئازادی بیر و ڕابڕێوە بن کە خۆی لە کەناڵی تەلەڤیزۆنەکەیەوە کەناڵێکی چواری داناوە شەو ڕۆژ بە کەرامەتی ژن ئیهانەت ئەکەن مەلاکان بە ڕۆشنبیری لەسەر ئەدەب لەسەر نووسین لەسەر قسەکردن لەسەر سێکس لەسەر خۆشەویستی لەسەر مەدەنیەت لەسەر مۆزیک لەسەر مۆدێرن ئەو کەناڵە شەو ڕۆژ خەریکی قساکە سبێنە دەسەڵاتی بکەوێت وەزارەتی ڕۆشنبیری بەدەستەوەبێ هەروە کاکە یەکێتی و پارتیەکەن و هەر وەزارەتەکەی ئەوقافی یەکێتی و پارتیەکەیکەن بۆیان لێم ئەگەر بە سوودفە دەسەڵاتیشی بکەوێتە دەست کەسانێک ڕەخنە لە حکوومەت و دەسەڵاتەکەی بگرن دەڵێ جاسووسن یعنی یەکسەر خۆی بردە جێگەی حاکم و بڕیاریشی دا و بە جاسووسیش لە قەڵەمیدا و بردیشینە زیندان بەڵام هێشتا دەسەڵاتی ئەوەی نییە بیان باتە زیندان ئێمە سوور بەرزانی ژەوانی بادینانی هەروەوت
هێشتا حکوومەت محکەمە نەکرابوون، هێشتا تۆمەتەکان لەسەر ساغ نەبوو بە ڕۆژنامەنووسانی وت ئێوە حەق لێ دیفاع لەمانە بکەن، بەشێ لەمانە جاسووسن. لەکوێوە زانیت جاسووسن کە هێشتا حکوم نەدراون، هێشتا قسە نەکراوە، هێشتا دادگا بڕیاری نەداوە. بۆیە نیشانیدا کە دادگا چەندێ پوچە. بۆیە ئەم قسانە کە کەسانێک نەتوانن ڕەخنە لەو بگرن، تازە دڵسۆزەکەیانەوەیە کە بیعقڵە. دڵسۆزەکەی ئەوەیە کە ئەگەر ئەوەی یەکێتی و پارتی نەیناردووە، ئەوەی پارە وەرناگرێت، ئەوەی جاسووس نییە، ئەوانت کە بیعقڵە. تۆ تماشای ئەم زمانە لە قسەکردن کە بەرامبەر بە کەسانێک کە ڕەخنە لە بزوتنەوەکە دەگرن کە خۆ دەڵێ حزب نیم، هیچ نیم، لە کوێخای دێگەچیت زۆرتر. مەجموعەیە کەسی بەدەست دەورەوەیە، پارەیەکی زۆرت هەیە خەریکی لەسەر مقدراتی کۆمەلگە قساکە. یەک قسەیەکی کە ئەمە بیکەم لەسەر بزنزمانەکەی. پرسیاری سەرەکیەوەی تۆ ئەم لەکوێ بزنزمان بوویت؟ لە جوغرافیایەکە بزنسمان بووی کە بە زۆری چەک بەدەستی یەکێتیەوەیە. ئەم بزنسە کە تۆ کردوتە چییە؟ لەکوێوە ئەم سەرۆت و پارێت ناوە بەیەکەوە؟ من هینێکم بینی وەرەقەیەکم بینی کە هی بەڕێوەبەری گشتی کارەبایی وابزانم سلێمانیە 2 میلیارد دینار قەرزاری کارەبایە کە نەیاوە. بزنسەکەت چییە؟ بزنسەکەت ئەوەیە کە کەسانێک لە نێو ڕیزەکانی یەکێتی کە دەسەڵاتی گەورەیان بەدەسەوەیە خۆیان نەیانتوانیوە کار بکەن، یان بەناوی خۆیان و نەیانتوانیوە کار بکەن، زەویان ناوە بە تۆ بەناوی تۆ کردوتە بە بینا و بە شوقە و بەمانە فرۆشتوتە نیوە بەنیوە. هەموو مناڵێک لە کوردستان ئەزانێت کە هیچ کەسێ ناتوانێت ببێ بە ملیۆنەر لە زۆنی زەرد و لە زۆنی سەوز ئەگەر شەریک نەبێت لەگەڵ ئەو دوو دەسەڵاتە. ممکن نیشتیوە هەموو کەسێکم شتا زانێ، هەموو کەسێکم واقعێتە زانێ. لەکوێ ئەم دەسەڵات ئەم بزنسە هێناوە دوای ئێستا بزنسەکەت گۆڕیوە کردوتە بە سیاست کە ئەمانی تر بزنسی سیاسیە. بەڵام لەسەر ئەوەش ئەکرێ قسەی تر بکەین و پرسیارم هەیە، بەڵام پێم خۆشە بگەڕێمەوە سەر پرسیارەکەی پێشوو. ئەخۆ هەر بەڕاستی ئەوەی کە لە بەرامبەر پارتی وێکێتیە بوونی هەیە لە قسەکانی ئەوەوا دەرەکە و کە تەنها نەوەی نوێیە، ئەوەی کە لەگەڵ نەوەی نوێیانە بێ ئیتر لە بەرامبەر نەوەی نوێ ئەوەستێتەوە لە پاڵ دەسەڵاتە ئەگەر بە قسەی وەکو خۆشتان وتان ئەگەر لە هینەکە نەبێت لە بێعەقڵەکەیان نەبێ. بەڵام ئاخۆ ئەمە چەندێک واقعیەتی هەیە، یعنی ئێستا خەڵکی لە کوردستانە لە نێوان ئەم تایتەرازوە یان نەوەی نوێ یان پارتی وێکێتی بە بڕوای من لەزایی چۆنە دەسەڵاتی خۆی ئەوەی کە تۆزێک ناوی داوە بنەوەی نوێ یا تۆزێک غرورێکی پێداون بە بڕوان غرورێکی زیادە لە هینە وەکو بیزەڵانێکە کە فۆی تێەکەی زۆر ئاسان فژە بێتەوە. بەڵام ئەوە داڕزاوی دەسەڵاتی یەکێتی و پارتی و بزوتنەوەی گۆڕان و ئەوانە ئەوە زانی چۆنە قارچکێکە لە نێو پەینێکە هاتوۆتە دەرەوە کە یەکێتی و پارتیە. داڕزاوی دەسەڵاتەکەی ئەوانە ئەجینا ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە کە لە کوردستانە ئێستا وجودی هەبێ و لە 2000 لە 93 وجودی هەیە حزبی کۆمونیستی کارگەریە کە لی دراوە کە شەڕی کردووە کە چێشمەی بووە لەسەر مەسەلەی ژن، لەسەر مەسەلەی کرێکاران، لەسەر مەسەلەی سربەخۆیی کوردستان، لەسەر تەواوی کایەکانی ژیان، لەسەر مەسەلەی سربەخۆیی کوردستان، لەسەر ئازادی سیاسی، لەسەر مەسەلەی جیایی دین لە دەوڵەت، لەسەر مەسەلەی هەموو ئەوانی کە پەیوەندی بە کۆمەلگەیەکی مۆدێرنی ئینسانیەوە هەیە لە 25 ساڵی ڕابردووە هێزێک کە چێشمەکێش و ململانەی هەڵبەز و دابەزی کردووە، گەورە بووە، بچووک بووە، لی دراوە، لی ترۆر کراوە، بزوتنەوەی شورایی خستۆتە ڕێ. بە هەر حاڵ لە دەورانی جۆرە و جۆرە کاریگەری تەنانەت لەسەر زمانی تەبلیغاتی کۆمەلگەش بووە. حزبی کۆمونیستی کارگەری و کۆمونیستەکان چەپ لە کۆمەلگەی کوردستانە کە هیچ کەسێ ناتوانێت نادیدە بیانگرێ. لە 2000 یەکێتی و پارتی و بە تایبەت یەکێتی هێرشی کردە سەرم حیزبەوە حیزبی پاشەکشە پێکرد تا بوار بکرێتەوە بۆ کەسانی وەکو بزوتنەوەی گۆڕان و وەکوونەوەی نوێ وەکو ئەحزاب گەلی جۆرە جۆریکەی بۆرژوایی کە تێکەڵیان کە لەگەڵ دەسەڵاتێکا و پیان بڵێن ئەمە پلۆرالیزمی سیاسیە، ئەمە مشارەکەی سیاسی هەموو بەشەکانی کۆمەلگەی کوردستانە لە کاتێکە هەمووی نوێنەرایەتی یەک بەرژەوەندیەکەن کە ئەو ملیاردێرانن کە لە 30 ساڵی ڕابردووە هەڵتۆقیوە. قسەی تر زۆر هەڵەگرێ، بەڵام پێم خۆشە دووە فرسەت بۆ خۆت بیهەڵمەوە ئەگەر لە قسەکانە یان قسەیەکی تر مابێت سەبارەت بە نەوەی نوێ ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی بە
گشتی بتانەوێت لێرەدا ئاماژەی پێ بدەن و لە گفتوگۆکەماندا نهات بێ فەرمون بە کورتی. من ویستم ئەوە بڵێم کە قسەکانی شاسوار کە ئەی کات یەکێک خەڵکی کوردستان نەبێت خەڵکی عێراق نەبێت ئاگای لە ئەخباری عێراق نەبێ وا تێگا کە دەسەڵاتی ناوەند دەسەڵاتێک لە هەشتانەوەی خەڵکی عێراقی لەگەڵا دەسەڵاتێکە هەرچی خەدەماتەکان هەیە لە مەدانەکانی جۆرا و جۆر لە خەسەقانە لە ڕێگەوبان لە تەربیە و لە نووسین لە خوێندن لە ئازادی سیاسی لە جیایی دین لە دەوڵەت لە یەکسانی ژن و پیا و لە پاراستنی حرمەت و کەرامەت لە کری تێر و تەسەر لە نەبوونی بێکاری ئەمانە هەمووی حکوومەتێکە وا قساکە کە ئەمان لە بەغدا ئەوواکەن ئەمان لە بەغدا ئەوواکەن لە کاتێکە خەڵکی کوردستان چەندێک نەفرەتی هەیە لە یەکێتی و پارتی وە لە دەسەڵاتێکە لە کوردستانە هەیە خەڵکی عێراق ئەوەندە نەفرەتیان هەیە لەو دەسەڵاتی کە لەوێ هەیە و تەجروبە نیشانیدا هەر لە خۆپیشاندانەکانی دو سێ ساڵی ڕابردووە 500-600 دانە کەس بەس بە فیشک و بەهینی ئەم میلیشیا شیعە و سونانە گیانیان لەدەزا و شەقامەکانی بەغدا هەمووی بوو بە خوێن، هی بەسرا هەمووی بوو بە خوێن، هی سەماوە هەمووی بوو بە خوێن. بۆیە ئەو دەسەڵاتی کە لە ناوەندا ئەم پشتی پێبەستوە و دادگای فیدراڵیەکەی وایە و ئەوەی دەسەڵاتێکە لە جێگەی نەفرەت و بێزاری خەڵکی عێراقە و خەڵکی عێراق خوازیارن و تەمەنا ئەکەن و تێ ئەکۆشن بۆەوەی کە دەقەیە زووتر لە کۆڵخۆیانی کەنەوە. دەسەڵاتێکە هەتا سەر مۆخ کۆنە پەرست دژی ئینسانی تایەفەیی جوابدانەوە بە سەرەتاییترین مافەکانی خەڵکی عێراق لە بەرنامەیە نییە و نەیبووە و دەسەڵاتێکە فقط لە ناوچەی سەوزە هیچ توانایەکی نییە لێوە عێراق لە میلیشیای جۆرە و جۆر ئەم هاتووە شانازی بە حکوومەتێکەوە کاکە چوار ئەندام پەرلەمانی هەیە لەوێ دڵی بەوە خۆشەکە سبەی لەم ئەندام پەرلەمانانە ئاواکەن و ئاواکەن لە کاتێکە خەڵکی عێراق لە سا 20 دەنگیان نایە بە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بە خۆپیشاندانی خەڵک هەڵوەشایەوە. بۆیە ئەو تەسویرێکی فری و کارانە خەریکە لەسەر ناوەند ئەدا بە خەڵک. هیوادارم خەڵک ئاگاداری ئەوە بێکە کە ئەم فریوکاریە نەیخوا و دوو ڕۆژی کەش کە مەوزوعی ئینتیخابات دێتە پێشەوە دەبێ خەڵکی عێراق و کوردستان بە نەخێرێکی ئێجگار گەورە وەڵامی ئەو فریوکارانە بنەوە و بە هیچ شێوەیەک نەچ لەسەر سنووقەکانی دەنگدان ئەگەر سنووقیاندانە معلوم نییە جارێ دایانێنیانە ئەگەر دایاننا. کار حەسەن زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا. زۆر سپاس بۆ ماندووبوونی ئێوە و بیستەران و بینەرانی پێشنگ تیڤی. زۆر سپاس. زۆر سپاس. ئازیزان پێش ئەوەی کە تاوتوی ئەو هەڵمەتی پشتیوانیە لە خێزان و منداڵانی ئۆتیزم بکەین بە دووبارە ئەو ڕپۆرتاژە بینەوە کە بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵانەوە هاوکارمان میران دلێر ئامادەی کردبوو. فەرموون بینەری بن. یەکی حوزەیرانی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی منداڵان ناسیێنراوە. کۆمەڵی گشتی نەتەوەیە گرتوەکان لە پێناو پەرەدان بە مافەکانی منداڵ و گەشەدان بە خۆشگوزەرانیان ئەم ڕۆژەیان تایبەت کردووە بە مافەکانی منداڵان. بۆ یادی مناڵانیم ساڵەکەەوە یەکی لەو خاڵانی کە گرنگە لە بەرچاو بگیرێت. ئێمە زین لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیە تاوکە ئێساکەش بۆشایەکی زۆر لە نێوان مناڵ و دایک و باوکە هەیە کە کاتی مناڵەکان گەورە بنەوە گەنە تەمەنی گەورەی و تەمەنی پێگەیشتووی. پێویستە کات دایک و باوکەکان هەستی خۆیان بەرامبەر مناڵەکانیان دەربن تاوەکو کە مناڵەکان گەورە بنەوە ئەو بۆشایی نێوان مناڵ و دایک و باوکەکان نەمێنێتەوە. ئەمەش خاڵێکی زۆر گرنگە لەم یەکی شەشەیە لە جیاتی دایک و باوکەکان مناڵەکانیان بەرنە دەرەوە یاخود هێدەی یادیاریەکیان بۆ بکڕن، پێیان بڵێن کە هەستیان چۆنە بەرامبەر مناڵەکان، پێیان بڵێن کە خۆشیانەوێن، پێیان بڵێن کە چەندێک گرنگن بۆیان. یەکی شەشی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی مناڵانە، بەڵام پێویستە لەسەر دایکان و باوکان هەموو ڕۆژێک بیری لەوە بکەنەوە، چونکە بتەوێت نەتەوێت وتیژی هەیە لێرە و لەوێ لە تیڤەکانەوە ئەبینرێت ئەم باجیە مناڵەکەی والێ کرد، ئەم باوکە مناڵەکەی خۆی کوشت، بەڵام بەعامیش خراپ نییە، یعنی ئەبێ باشتر بێت، یعنی پێویستە ڕێز زۆر لە مناڵەکان بگیرێت، هەرچەنە ئێستا زۆر یاریگا و زۆر شوێن هەیە بۆ مناڵان، بەڵام ئەبێ زیاتر خزمەتی مناڵان بکرێت. بەرپرسی سەنتەری بەرگری لە مافەکانی منداڵ دەڵێت ڕۆژانە ستەمێکی زۆر بەرامبەر بە مافەکانی منداڵ دەکرێت و ئازادیەکانیان پێشێل دەکرێت. لە پێشواسی یەکی شەش ڕۆژی جیهانی مناڵانە دیارە مناڵان پێویستە لەسەر جەم ئەو مافانەی کە گرنگە پێویستە مامەڵیان لەگەڵا بکرێت و بۆیان دابین بکرێت
لە بواری پەروەردە لە بواری تەندروستی لەسەر جەم ئەو بارانی تر لە مافە یاسایەکانیان کە پێویستە هەیان بێت بەڵام بەداخەوە لە کوردستان بە شێوەیەکی گشتی بینین هیچی ئەم مافانە نییە نەک هەر نییە مامەڵێکی زۆر تەندروست دەکرێن لە ڕووی تونندوتیژی و سوکایەتیکردن و کارکردن بە مناڵان لە ڕووی پەروەردە و پێشکەوتنی سەردەم هیچی لەم بارانەیە بەهرەمەند نین بەداخەوەمانە کە بینین هەمووی ڕاستەوخۆ پەیوەندی بە دەسەڵاتەوەیە کە مناڵان نەک هەر مامەڵێکی نائینسانی لەگەڵاکردون بگرە فەرامۆشی کردوون لەسەر جەم ئەو بارانەیە و هەموو ئەو توانایی مناڵانەی کە هەیەە لە ئێستاە هەمووی فەرامۆشکرەوە و توانە و زانە ئیسفادە لێ ناکەن. منداڵان بە گرنگیەوە باسی مافەکانی خۆیان دەکەن و دەیانەوێت هەموو مافەکانیان وەک خۆی ئەڵان هەرگیز پێویست ناکە تەنها لە ماڵەوە تەنها بخوێنن ڕاستە خوێندن باشە بەڵام هەرگیز پێویست ناکە تۆ هەر بخوێنین منداڵان پێویستیان بە ئیساحەتکردن بە مێشک هەیە پێویستیان بە وەرزشکردن هەیە پێویستیان بە میوزیک هەیە پێویستیان بە چەندین شتێکی هەیە کە تایبەتە بە منداڵان. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن لەلایەن خێزانەکانەوە پەروەردەیەکی نادروست بەرامبەر بە منداڵەکان دەکرێت و کە ئەمەش کاریگەریەکی خراپ جێدەهێڵێت لەسەر دۆخی منداڵەکان. لەسەر مناڵ هەرچەنە تووڕابی بەسەریا یان بڵێ ئەو شتە مەکە یەکسەر ئەترسێ ئەو ترسە وای لێکە کە گەورە بێ ئەو ترسە لە ناخیا گەورە بێتەوە ئەوەش کە ئەو ترسە زۆر ناخۆشە بۆ منە هەرچەنێ وای لێ بکە کە شتەکە ئەنی بە سادەی بە نە هەست بە ترسانێ بکات نە هەست بە شتێکی خراپ بکات بۆیان من واڵێم مناڵ هەرچەنە لە ئەوڵەوە چکە ئەوڵی تەمەنێتی ئەبێ جوان پەروەردە بکرێت. لە هەرێمی کوردستان دۆخی منداڵان لە ئاستێکی باشدانە لەسەر شەقامەکان و شوێنە گشتەکان منداڵان دەبینرێن کە کار دەکەن و بژێوی ژیانی خێزانەکان دابین دەکەن یان دوورن لە قوتابخانە و فێربوون و سەرگەرمی منداڵان. میران دلێر، پێشەنگ TV، سلێمانی. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز و ئێستاش تا و توێی ئەو هەڵمەتی پشتیوانی دەکەین لە منداڵانی ئۆتیزم بە هەڵبەت ماوەیەکی ڕابردوو لە کوردستان لە لایەن تۆڕی هاوکاری کۆمەڵاتی و کۆمەڵێک لە هەڵسوڕاوان و خێزانی منداڵانی ئۆتیزم ئەم هەڵمەتە ئەنجام درا تا ئێستا درێژەی هەیە بۆ ئەوەی کە ئەم بابەتە زیاتر تاوتوێ بکەین. بەهادینی حاجی بەکرد دەرتاشناسرا بە ڕێوار عارف لە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیەوە لەگەڵماندایە. ڕێوار عارف یاوەرت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بناجیان سلااو ڕێزم هەیە بۆ تۆ بۆ هەموو هاوکاران و بۆ بینەران و بیستەرانی پێشەنگ TV. ماوەیە کە ئێوە لەگەڵ کۆمەڵێک لە خێزانانی منداڵانی ئۆتیزم چوارچەوەیەکتان بۆ بۆ کارکردن دیاری کردووە بۆ پشتیوانی لە خێزانان و ئەو خێزانانی منداڵی ئۆتیزمیان هەیە. ئەگەر سەرەتا ئەگەرچی لە چەند دەستگایەکی ڕاگەیاندنەوە ئاماژە بەوە درراوە بەڵام پێم خۆشە ئەگەر بە کورتیش بێت دووبارە ئاماژەکردنەوە هۆکاری دەستپێکردنی ئەم کارەچی بۆ تا ئێستا بەکوێ گەیشتووە. دەستەکانی خۆش بێ زۆر باشە لە ڕاستیاوەی کە لە سنمانجی ڕابردووە بە تابەتی سەرنجی منی ڕاکێشا بوو خۆی لەم بوارە بە پلەی یەکەم بارودۆخ و ژیان و گوزەرانی ئەو بەشە لە خەڵکی کوردستان بوو کە بە خێزانی ناڵانی ئاوتیزم ناسراون کە بەداخەوە بەهۆی بارودۆخی ئابوووریان و بە دەرەجە یەکەم بارحاڵ لە زۆر مافی سەرەتایی بێبەشن و ئەم قشەیەتوانم بڵێم مەحرومترین و ستەمدیدەترین و پڕمەعاناتترین ئینسانەکانی ناو کۆمەڵگەی کوردستانن. وەختی ئینسان لیان نزیکە بێتەوە ئیتر ڕۆژ بە ڕۆژەزانێ ئاسی ئەم معاناتە تەنانەت لەوانەیە کە ئەی بیستی بەڵکو برسیارە سەعات و چرکە سادەکانی ناو خێزانێکی بابڵێ ئۆتیزم چۆن بەڕێوە بدێت چۆن بە پێشوچێت چی دەگوزێرە لە خەزانەکە لە ئاسی 24 ساعتە. من ڕەنگەم ماوەیە شانسیەوەم پەیدا کردبێ بەدەر لەوەی کە لە چەند مانگی ڕابردووە لەگەڵ چەند گروپ و دەستەیەکە پەیوەندیم هەبووە بەڵام ئێستا بە حکمەوەی کە لە نزیکەوە لەگەڵیان تێکەڵاوی و کار و هەرسوڕان و چالاشیمان هەیە بەڕاستی بۆ ئەم نیگەرانیانەیم خێزانانە لە ئاستێکایەکە کەمتر بەداخەوە لە ئاسی خەڵکی کوردستان و هەتا دەستگاکانی ڕاگەیاندن لە کوردستان و دەسەڵات و هەموو حیزبەلایەنەکان هیچ جۆرە بەتواچوون و تاوتوێکردنێک و
بارحاڵ وەڵام دامەیەک بە ئاستی گوزەرانی ئەم ئینسانن و بە مەعانات و کێشەکانیان لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی باری دەرونیەوە لە ڕووی بارودۆخی کۆمەڵایەتیان و ژیانیانەوە بارودۆخی مادیان و بارحاڵ کارسێکی گەورە بەداخەوە لە نێوم خێزانانە داخۆکەت و قوڵقاوە. بەڵام ئەوەی کە ئێمە دەستمان کرد بەیش بەڕاستی پێش هەموو شتێ لە جیاکردنەوەی خۆمان بوو لەو سنەت و ڕێگە و ڕۆشتانەی کە لە کۆردستانە کۆمەڵی ڕێکخرا و دەستە و گروپ و خەڵکانێکن کە ساڵهای ساڵە لەم بوارە ئیشەکەن. تەبەن من ئەمە کولی ناکەمەوە بۆ ئەوەی کە بڵێم تەواوی ئەو ئیشانەی کراوە کە بێبەها بووە گرنگی نەبووە، هەندێک کەسایەتی هەندێک چالاکەوان هەندێک لە ڕێکخراوەکان کاری پەروەهایان کردووە و کاری باشیان کردووە. بەڵام گرفتەکە لە وایە تەواوی ئەو کارانەی کە کراوە هێشتا لەو بازنە و سواسیوایە بووە کە نەرید بووە لە کۆمەلگای ئەمە. ئەم بەشە هەمیشە لە حاڵی چاوەڕوانیکردنە، هەمیشە لە حاڵی خێر و سەدەقە پێکردنە، هەمیشە لە حاڵی ئەوە ڕاگیرێن کە ئایا دەوڵەمەندێ سەرمایه‌دارە ئینسان دۆستێک ئێت دەستیان بگرێت کۆمەشیان بکە فڵان پێداویستیان بۆ دابینکە، ئایا لە شوێنێکەوە دەرفەتی ئەوە هەیە کە بتوانین مناڵەکەیان ڕۆژی بۆ چەند سەعاتێک لە شوێنەکە بێڵنەوە لە سنتەرەکانە بێڵنە و لە ناوجەمع لە مناڵەکانی کە ژیان و گوزەرانی خۆیان بکە. کە من باسی سنتەرەکانەکەم نمونەی لە شارە گەورەکانی کوردستانە لە ڕاستیە ئەو سەرەنتەرانەی کە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا کە بۆ مناڵانەی دەکەنەوە ئەگەر هەموو تەمینی پێداویستەکانیشیان نەکردبێ لایەنی کەم نەبووە مەزەری بزنس و سەرمایە گوزاری و پەیداکردنی ئیمکاناتی مالی. ئێمە سنتەرمان هەیە لە کوردستانە مناڵێک بە 6 وەرەقە وەرەگرێت، یعنی بە $600. تۆ ئەم پێوانەیە وەرگرە بۆ ئەوەی کە بزانی ئەگەر یەک خێزان کەسێکی هەبێ ئەگەر $600 بێ بەس بە تەنیا بۆ خاتووی کە مناڵەکەی ڕۆژی چەند سەعاتی لێبێنێنەوە ئاخە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان چه ئیمکاناتی هەبێت باوکوداچێ بۆ خۆیان بە هەردووکیانەوە $600 وەرناگرن ئاخۆ ژیان و گوزەرانی ئەم ئینسانە چۆنە بێ پێداویستیان خوێندنیان تەندروستیان و هەموو ئەو مەسایلانەی کە لە ژیانی ڕۆژانەیانێتە پێشەوە. ئەگەر بڵێم ئەو سنتەرانەی کە زۆر هەرزانتر بن چەند سەعاتی ئەمێنێتەوە 175,000 باشە بۆ دایکێکە تەسەوری ئەو شتێ بکەمە خێزان هەیە لە کوردستانە 2 مناڵ و 3 مناڵ و 4 مناڵی هەیە مناڵی ئۆتیزمی هەیە، یعنی چەند 350 و 250 و 150 بدات و چەند دەتوانێت بارحاڵ ئەم خێزانەی کە لە کوردستانە هەم بەتابەتی بە حکمی ئەو بارودۆخە مطلقەنە بێلایەنیکردن یەشیشیان لەو دایک و باوکە لە چاودێریکردنی مناڵەکانیان بن. ئەمانە دیارە ئەم بابەتی کە منێ لەم زیاتر لایەنی ئابوووریەکەیەتی بەڵام لە ڕاستیە باری دەرونی و باری معاناتی ئیجتیماعی و ئینسانی ئەم خێزانانەوە میسانانە لە ئاسیەکە هەن بەڕاستی ناتوانین لە هیچ شوێنێکی کە بەراوردیان بکەین. مەسەلەن وڵاتانی دراوسەی عێراق و کوردستان لە هەر حاڵە دەبینین هێشتا بە زۆر دەلیل ئەو لە وڵاتانی دراوسێمان ژیان و گوزەرانی منداڵانی ئۆتیسمەکرێ ئینسان بڵێ باشترە. ئەو باشترێ مەبەسمەوە نیە وەکو سومبلێکە بەڵام حەدیەقەل فاسیلەیەکەیە بۆ ئەوەی کە خێزانی با بڵێ منداڵی ئۆتیزم دەرفەتێکی هەیە بۆ وەرگرتنی ئیمتیازاتێ بۆ باشبوونی ژیانیان و بۆ زۆر مەسایلەکە. لەمەش گرنگتر و لەمەش پەرکارە ساتەرەوەی کە ئەو ڕێکخراوانەی کە لە کوردستانە ئیشەکەن لە ئاسێکی زۆر لۆکاڵیە لە ئاسێکی زۆر مەحەلیە بە دوای کۆمەڵی ئیمتیازاتەوە هەن یا ڕەنگە بە دوای ئەوە بن ئۆفیسێکیان نووسنگەیەکیانە بێ نووسەکارمەندیان هەبێ و لەو ئاستا بارحات تەعاملکردن لەگەڵ ژیانی ڕۆژانەی ئەم بەشە لە با بڵێن خێزانەکان و لە مناڵانی ئۆتیزم. لە کوردستانە منەوەی کە لەم ماوا لێرە بووم لەگەڵ ژمارەشی بەرچاو لە خێزانی ئۆتیزما پەیوەندی و قسە واس و تێکەڵایمان هەبووە. ئەم پرسیارە لە ئاسی ئەم خێزانانە شاتەنانەت نەبووەتە وەسیلەی ئەوەی بۆ خۆمان لە خۆمان پرسیین بڵێن ئایا بەڕاستی لە نێو خێزانەکانیشە ئێمە ئەتوانین با بڵێن ئەو پرسیارە لە خۆمان بکەین کە تاکەی ئەم دۆخە بەم شێو ئەمێنێتەوە تاکێ دەبێت چاوەڕوانکەین و تاکەی ئێمە بارحاڵ ئەم حاڵەتە حاڵەتێکی مەحەلی ببینین بەبێ ئەوەی کە تەواوی ئەو هەڵ و تەقەلانەی کە لەلایەن دەوروبەرەوەگرێت لەلایەن دەستگاکانی ڕاگەاندنەوە لەلایەن با بڵێن بەڕێوەبەرایەتیەکان ئەکرێ هێشتا مەسەلەی ئۆتیزم لە کوردستانە بە فلتەری یاساییان نەڕۆشتووە. واصلی کارێکە لە ڕاستیە ئێمە ئەم کەمپینە لە قۆناغی یەکەمان دەستمان پێکردووە ئەوە بووە کە بارحات چوارچوەیەکمان لەو یادداشتنامە جێ کردوێتەوە و ئاماژەمان پێکردووە کە مەسەلەی ئۆتیزم مەسەلەی کۆمەلگای و مەسەلەی دەسەڵاتدارەتی و مەسەلەی حکومەتە حکومەت دەبێ تەواوی پێداویستیەکان و ژیان و گوزەرانیان بۆ دابین کابووی کە بارحاڵ بتوانێت ئەم ئینسانیە ئەم خێزانە پۆڵۆنی بابەجۆرە لە تەعاملکردنی ژیان و گوزەرانی خۆیان بە پێی ستاندارە بچێتە پێشەوە کە حەدی ئەقەلی پێداویستەکانیان هەبێت و ئەمە کاتێک دەتوانێت معنا پەیداکە کە حکومەت و پەرلەمان و وەزارەت و
لایەنە بەرپرسەکان کە ئێمە حدیقل 5 وەزارەتمان داناوە لە چوارچێوەی ئەو شوێنە معانیە بە مەسەلەی ئۆتیزم ئەرک و بەرپرسیارەتەکانی خۆیان چۆن دەبینەوە. هەوڵاتی نێمە لە وڵاتە دەژی مافمان هەیە حکومەتی و دەسەڵاتێکە و وەزارەتێکە و بەهەرحاڵ پەرلەمانێکە و تەرەفێکی با بڵێن خۆ بە بەرپرسانە ئەرچیان هەیە وەڵام بەنیاز و بوێت پێداویستەکانی مناڵان و کۆمەلگا و خەڵکی کوردستان بدەنەوە. بۆی ئەمە ئەتوانم بڵێم لە کوردستانی یەکەمین جارە و یەکەمین جۆری دروستکردنی ڕێکخراوە کە بەهەرحاڵ لە دیوی ئەو سەرەوەیە پێی وایە ئەمە ئەبێ پێش هەموو شتێ وەختێک دەتوانێت ئەم چوارچێوەیە بکەوێتە سەر پێی خۆی کە بە فلتەری یاسا و ڕێسا بڕوە و تەنانەت ئەم بە فلتەری یاسا و ڕێسا ئێستا ئەم جەمعی ئەمە کە کاری بۆکەین ئێمە لە خەریشی تاوتێکردنی پرۆژە یاساین بۆی بەهەرحاڵ کولی ئەم بابەتانی کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی مناڵەشی ئۆتیزم و خانەوادەیەکی و خێزانێکی ئۆتیزم و کۆی کێشەکانی ئۆتیزم بەهەرحاڵ لەو چوارچێوە تاوتێکردی. ئەشێ لە تایبەتمەندی هەرە دەردەدارەکانی ئۆتیزم لە کۆمەلگەی کوردستانە چ لە ناو خۆتی خێزانی مناڵانی ئۆتیزما چ لە نوێنەیەکی گشتن ناو خەڵکی کوردستانە بەهەرحاڵ بیرروڕا یا فەرهەنگێکی زاڵ لە کۆمەلگا هەن زۆر لە خێزانەکان ئیشارنەوە کە ئێمە مناڵی ئۆتیزمان هەیە زۆر لە خزم و کەسوکارەکان هاتووسیان ناکەن لەبەری کە مناڵی ئۆتیزمیان هەیە زۆر لە برا خۆشەکان لە یەکدا بڕاون لە بەروی تەحملی ئەو دەنگ و فرەزوڵی و وەسێتە تایبەتیە ناکەن کە منداڵێکی ئۆتیزم یا خانەوادەیەکی ئۆتیزمی کردووە لەوە بگرێتە تا ئەوەی کە ڕێژەی جیابوون لەنەو ئەم خێزانانە ئێستا بۆتە ڕێژێکی بەرچاو کە بۆتە کێشەیەکی گەورەترینەوە ئەم بەشە لە خێزان و لە ناو ژیان و پەیوەندی کۆمەڵاتی خەڵکی کوردستانە هەنی تۆ تەسەوری ئەو شتێکە کە تۆ برات هەبێ خوشکت هەبێ بە حەوتمی ئەو بارودۆخێکە و خێزانێتیا 6 ماوە 7 ماوە 8 ماوە ساڵێکی پەیوەندیەک نەبێت 4 بزار بە تەلەفۆن ئەحواڵ پرسیەکی یەکترکە ئەمانە باری کۆمەڵاتێکی ڕەنگە ماساتەکە زۆر یەکجار لەوە گەورەتر بێ بۆی ئەم ئەوەی کە بیرمان لێ کردوتەوە یەکەمی شتەوەیە کە ئەم تێرمە یا ئەم لۆزیشی کارکردنە ئەم شێوازی کارکردنە لە کوردستانە پێویستی بە ئاڵوگۆڕێکی ڕیشەی هەیە ئاڵوگۆڕەکە لەو شوێنەوە دەست پێکە کە بەرپرسیارەتی حکومەت و دەسەڵات لەم بارەوە ئەرشیان هەبێ کە وەڵام بە شێوەیەکی یاسایی تەعامل لەگەڵ بابەتەیە بکەن زۆر جاری وا هەبوو ئێمە بیستمانە لە بەڕێوەبەراتیەکەوە لە وەزارەتێکەوە بەهەرحاڵ بابەتێکی تایبەت هەبووە بکە پەیوەندی بە خێزانێ یا بە گروپێکی ئۆتیزم و هەبوو قسەواسیشیان لەسەرەکەوەگان ڕێگە بڕیاریشیان لەدەسات لەسەر دەرکرد بێت بەڵام کۆی هەموو ئەمانە هێشتا نەبووتەوەی کە چوارچێوەیەکی یاسایی دابنێن بۆەوەی کە تەعاملکردن لەگەڵ ئەم 4-5 ئینسانە بە پێی ئەو یاسا و ڕێسانە بکرێت کە لەم مشتەماعاو لەم کۆمەلگایە هەیە جەبوویە بابەتەکەی ئێمە لەو ڕۆژەوە کە دەستمان پێکرد و ئەو یاداشەیەمان هێناوە ئەو یاداشتەیە بەهەرحال بۆ خاتی ئەوەی ئەنجامگیری بکەین کە ئێمە خێزانەکانی ئۆتیزم خوازیاری ئەوەین کە پێش هەموو شتێ هەموو بابەتە پەیوەنددارەکانی ئێمە بە پرۆژەی یاسایی یا بڕوە و ئێمە داوڵەت داواکاریمان هەیە و بۆ ئەم بارەیە چ لە ڕووی ساحیەوە چ لە ڕووی پەروەردەکردنەوە چ لە ڕووی دروستکردنی کاتی مدەڕەب و مجەڕەبەوە چ لە ڕووی ئەوەی کە لە زانکۆکانە بەشێک و تایبەتمەندێکی خۆی بکرێتەوە بۆی کەسانێک بخوێنێت چەوەی کە سەدان و هەزاران کەس لەم کۆمەلگایە لەو بوارە دا بەمەزرێن و ئیشیان پێ بکرێ وەرە چ لە ڕووی کە تا لە وەزارەتی ڕۆشنبیریا بۆ نمونە لەسەر ئەو شتەی کە پێڵن بیرروڕای گشتی یاخۆ شتەی کە پێڵن تەخەلوف و دواکەوتن ئەو شتەی کە پێڵن بە زۆر لە زۆرەکان لە هەرحاڵ عەزەتکردنی عەزەتکردنی مناڵانی ئۆتیزم لەناو خێزان و مەحرومکردنیان لە پەیوەندی ئیجتیماعیەکان لە دەرەوە و لە بەهەرحاڵ پەیوەندیەکانی خۆیانە ئەمە کۆمەلگا پێویستی بۆ هەیە وەعیشی کۆمەڵایەتی فراوان لەم کۆمەلگایە پێ تاوتوێ کرێ قسەی لەسەکرێ و دەیان و سەدان کۆڕ و کۆبنەوە و پانێڵ و لێکۆڵینەوە و تۆژینەوە لەسەر ئەم بوارە بکرێ بەهەرحاڵ بۆی کە تۆستێ باسێ هەنگاوەکان بەرە ئەو شوێ بچێکە ئەم حاڵەتەیە بەهەرحەڵ بە کۆمەلگای خەڵکی کوردستان بناسی بە خێزانەکان بناسێنی و بیان خێتە سەر چوارچێوە و ئاستانەیە کە بتوان بەهەرحاڵ وردە لەو شوێنەی کە ناسینەوەی شوناس و ئینسانیەت و بوونی خۆیانە بەهەرحاڵ هەز بە نامۆی و غەریبیەی تا ئێستا نەکەن و هەز بۆ نەکەن تەوقێکی کە لەسەر ژیانیانە هەیە ئەوە توانێت بەهەرحاڵ بەو شێوەی کە تا ئێستا هەیە پرسیارەکەی زۆر بنەڕەتی بۆ ئێمە ئەوە بووە ئەگەر ئێستا ئەم چەند ساڵە باو بۆ ژیان و گوزەرانی مناڵانی ئۆتیزم بۆ شێوە بڕوە مناڵێکی ئۆتیزم کە ئێستا باوکی 50 ساڵە 20 ساڵیکە ئەو مناڵەکە بێ بە 25 ساڵ ئەبێ بە 30 ساڵ چێ بەخێویەکە چ بەرپرسیارەتی هەیە چێ مەعاناتی و پێداویستەکانی تەمینەکە وەمە بەهەرحاڵ بۆیە ئەو پرۆژە یاساییان لەو شوێنە جێگۆمەکان و ڕێگەی خۆی هەیە بۆی کە بتوانین لە پرۆسەیەکە بەهەرحاڵکاری تەمەرکوزی خۆمان لەسەر ئەوە کۆکردێتەوە بۆیە لە دوایین کۆبوونەوەی خۆمانە بڕیارمان داوە لەسەرەوەی هەوڵەکانی خۆمان هەتا ئێستا کۆبکەینەوە بیکەین بەو ئاڕاستەی کە بتوانین کۆنگرەی ئۆتیزم لە کوردستانە
بابنی تاوکێ بکەین و بە دوای کۆنگرەی ئۆتیزمەوە پرسیاری زیاترمە بێ لەسەر ئەم پرۆژەی کە ئاماژت پێدا و ئەنجامدانی ئەم کۆنگرەی ئۆتیزمە، بەڵام لە قسەکانتە ئەوەی کە ئاماژت پێدا کە بێدەربەستی دەسەڵات دەبینین و تەنانەت دەستگاکانی ڕاگەیاندنیش لە یادمە لە یەکێک لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکانیشدا کە لەگەڵ خێزانانی منداڵی ئۆتیزمە قسە و باس بوو ئاماژتان بەمەدایەوە کە لانی کەم دەست پێشخەری نەکراوە کەم تەرخەمی زیاتر بووە. بەڵام کاتێککە ئەم کەمپینی پشتیوانیە ڕاگەیاندراوی گفتوگۆی مۆدێرندا خێرا هەزاران هاوڵاتی پشتیوانیان کرد بە واژۆکردن و ناونووسینی خۆیان لەم هەڵمەتە. ئەمە چی ئەگەێنێت ئەم بێدەربەستی دەسەڵات و دەستگا ڕاگەیاندنەکان و بەڵام لە هەمان کاتە ئەم پشتیوانە فراوانی لەلایەن خەڵکیەوە بۆ ئێوە چی مانایەک دەگەێنێ وەکو ئەم بەڕێخستنی کەمپینە؟ بنارجان بە هەرحاڵ قسەکە لەسەرەوەیە کە ئەم معانات و گرفتەیە لە کۆمەلگەی ئێمە هەیە. کۆمەلگەش بە هەرحاڵ بۆ خۆی ئینسانگەرێک و ئینسانی ئازادخواز و ئینسانی داکۆچیکا لە مافۆ ئازادیەکانی خەڵک و لە ژیانێکی باشە بۆ خەڵکە وجودی هەیە. بۆ یەکێ لەو پێگانەی ئێمە کە ئەوەی هەر هاوڵاتیەک بۆ خۆی بتوانێت پشتگیری بکە ڕای بگەێنێ مێشێکە لە ئەو ئامرازانی بەدەستی ئێمەوە بۆ بەڵام ئامرازی ئەسلی بۆ دەست پێکارکردنی ئێمە ئەوەیە کە ئێمە ئەو یاداشتەمان بەرحاڵ پشتیوانەیەکی کۆمەڵایەتی یەکجا فراوانی لە کوردستان لەلایەن خێزانی ئۆتیزمەکانەوە بەرحە بەدەستێناوە. یان نتوانم بڵێم لە تەواوی ئەو ڕێکخراوە منەظەمەوە حیزبانی کە تا ئێستا لەم بوارە ئیشەکەن کەمتر وا هەبووە باس لەوە بکەن کە بتوانن پلاتفۆرمێک بڕیارنامەیەک داواکاریە مەطلبی ڕوو بە حکوومەت بێ 500 کەسی بەرحاڵ هاتوێتە پێشتەوە. خۆشحاڵانە کارەکەی ئێمە تا ئێستا بۆتە کۆی گشتی تقریبا نزیک بە 950 کەس پشگیریان لە خێزان پشگیریان لەم داواکاری ئێمە کردووە. ئەوە نیشانەی ئەوەیە کە خەڵکی کوردستانەوە ئەم خێزانانە بەتەنگ ئەم جۆرە لە ئیشکردنەوە هەن کە لەم قۆناغە تیان پەڕێنێ و ئیواشیان بۆ هەیە کە حکوومەت لەم شانخاڵیکردنەوەیە یا لەم کەم موبالاتیە یان لەم خۆ بە نەزانیە تێپەڕێ لەم فیلتەرا تێبڕێەوە مناڵ و خێزان و ئەندام و ژیان و گوزاریانی خۆیان 2 ساڵیکە و 10 ساڵیکە و 12 ساڵیکە بە بەشێ لەو لایانی کەم مافو ئازادیانەی کە پێویستە بۆ هاوڵاتیەک پێویستە بۆ منداڵشی ئۆتیزم بەڕێبخرێ بەخرێخرێ و بەڕاستی ئێمە لە ئاسێکی یەکجا فراوانە خۆشحاڵانە ڕندانەوەکەی بینین. ئێمە من بە تایبەتوەچی گەشتومەتە کوردستان ئەتوانم بڵێم دەیان کەسی سیاسی سیاستمەدا پەرلەمانتار شخصێتی هوەری شخصێتی ئیجتیماعی و تەنانەت کەسانێکە لەم بوارە خۆیان لە هەندەران و ئیشان کردووە ئێستا وەکاریان کردووە ساڵەهای ساڵە ژمارەی بەرچاو لەو هاوڕێ دۆست و عەزیزانەی کە خۆیان وەکو پیشە وەکو بابەتێکە ساڵەهای ساڵ لە شوێنی ژیان و کاری خۆیان لە ئەوروپا لە دانیمارک لە ئەڵمان لە سوید لە وڵاتانە بەرحاڵ ئیشان کردووە. ئەمە یەکەمین جارە ئەوانش بەها هاتوونەتە سەرخەت و دەیانەیە لەگەڵ ئێمە شتێ بکەن و کارە بکەن بەتابەت لەو شوێنەیە کە ئێمە بەحس لە مەسەلەی کۆنگرەی ئۆتیزمەکەین کۆنگرەی ئۆتیزم بۆ خۆی شتێکی تازەیە لە کۆمەلگەی کوردستانە کە نە پێشووتر غەمی ئەم دەستە و کۆڕ و کۆمەڵانە بوو و نە کۆمەلگەی ئێمە بابەتێکی لەو زۆرەی بە خۆی ببینیوە. ئەگەر ئێستا سەبارەت بە کۆنگرەی ئۆتیزم لە نۆرەی قسەی پێشووتە ئاماژەتان پێدا مەبەست لە بەستنی ئەم کۆنگرەیە چییە ئەکرێ بەکوێ بگات ئەم ئەنجامدانی؟ بەڵێ ئێمە لە ڕاستیە ئەوەکو خۆ باسی کرد لە پێشاوەکو هەڵمەتێ بوو ئەم کارەمان کە دەستمان پێک بەڵام لە ناو هەڵمەتمەکە ئامانجمان بوو هەنگاو بە هەنگاو ڕۆژ بە ڕۆژ لەوە نزیک بێنەوە قدرەت و توانای ئیمکانەتی ئەومان هەیە ئەم هەڵمەتە بگەینین بە شوێنێکی کە بە شوێنێکی استراتیژیتر. ئێمە لە پێشا کە دەستمان پێکرد بە حکمی قەلەقی بە حکمی بێهیوایی بە حکمی ئەزمموی تاڵی ڕێکخراوەکان بە حکمی تەجروبەیەکە لەنا ئەم شخصیەت و ئینسانانە هەبووە بەرحاڵ دەستیان ئەلەرزی دەمیان ئەلەرزی بۆەوەی کە بیل لە دروستکردنی ڕێکخراویشکە بکەن. بەڵام ئێستا لە پرۆسەی ئەم ماوە و لە ئەم معادلاتی هەتا ئێمە کارەکان تا ئێرە گەشتووە ئەمە دەتوانە قدرە و تاقییان وەرگرتووە ئەوە نەخوایان لە ناو ئەو پێشوازی گەورە بینوێتەوە ئەو ئیسعادەیدا ناو خێزانی ئۆتیزما بینوێتەوە. ئێستا قوت و تاقە و پێشوازیەکی زۆر فراوان هەیە لە ئاسی کوردستانە چ لە نێو خۆ وچ لە نێو دەرەوە بۆ خاطری کۆنگرەی ئۆتیزم بەرپاکەین بکە من باس لە تایبەتمەندی کۆنگرەی ئۆتیزمەکەم بابەتەکە زیاتر ئەوەیە کە هەتا ئێستا لە تاریخی 20 ساڵی ڕابردوای لایەنی کەم ئێمە هیچ ڕێکخراوێکمان نەدی لە کۆمەلگەی کوردستانە بڵێ بێ کۆنگرێ بکات لەسەر پەدیدە و دیاریدە و حاڵەتی ئۆتیزم چییە
بۆی ئێمە هاتوین لەم کۆنگرە ئەمانەیە دووشت بکەین یەکەمەوەی کێمە لە ڕۆژێکا 4 ساعتی لایەنی کەم بە کۆمەڵی کەسی پرۆفشنال لە ناو خۆی کوردستان و دەروی کوردستان داوەتمان کردوون کە ئەو لەو ڕۆژە بەحث و تحقیقات و لێکۆڵین و تەجاروبەکانی خۆیان تەقدیم بکەن ئەمە بەشێکێتی و بەشێکی شێوەیە کە بەهەرحاڵ بەشی دووهەمە بەشی دروستکردنی ئەو جۆرە لە ڕێکخراوی تازە بە ڕۆحی و نەفەس و شێواز و سیستەمێکی جیاواز لەو ڕێکخراوانەی کە کردویانە بۆردێکی لە 15 کەسی بەرچاویان هەبێ و جۆرە تەعاملی میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن بەهەرحاڵ بە سۆرە بچێتە پێشەوە لە ئاسی مایکرۆ لە ئاسی کۆمەلگەی کوردستانە لەگەڵ دروستبیە پێ بنێتە ناو قۆناغێکە ئەتوانێت نوێنەرایەتی ئەم بەشە لە کۆمەلگاکە کە مابڵین خەڵکان و کەسانی خێزانەکانی ئۆتیزمە واوەی کە تا ئێستا جێی خۆشحاڵی ئەمە بۆ بەڕاستی ئەو ئیستیقبالەیە کە لەو ئاسەفراوانەی ناو کۆمەلگەی کوردستانە و لە ڕندانەوەی ئیش و شخصیت و کارکتەرەکان لە چواردەورمانە دەیبینینەوە بۆی کە بتوانین بەهەرحاڵ ئەم هەڵمەتەوە ئەو کارانەی تا ئێستا کردومانە سەرنجام لە کۆنگرەیەکە ڕێکخراوێکی ئامادە بەکار و میلتان و دیفاعکە لە مافە حقوق و احترام و شخصیت و کەرامەتی مناڵان و ئەو کەسانی کە لەم کۆمەلگایە دەست و پەنجەیان لەگەڵ ئۆتیزمە لێرم کردو یاخو خێزان و مناڵ و کەسانی بەتەمەنیان هەیەکە ئۆتیزمن لە چوارچێوەیەکی کا لە ڕەوەندی کا لە جۆرە لە ڕێکخراوی کە لە بنیاتەوە بەهەرحاڵ جیاوازی لەگەڵ ئەم ڕێکخراوانە هەبووە بتوانێت بەمە ئومێدێکی کە بداتەوە کام ئومێدەی ئەمە لە هەموو ڕۆژەکان و هەنگاوەکانی ژیانی ڕۆژانەمانە بەڕاستی دەیبینینەوە بەشێکی لە کارەکە ئێمە هەر لە ماوەی مانگا کە لێرە بووین لە دەستگاکانی ڕاگەیاندن لە زۆنی هادو شوێن بانگەوازیان کردوین تەعاملیان لەگەڵا کردوین بە جۆرێ ئامادەسازیان کردو بۆ ئەو کۆنگرە و کۆنگری ئێمە بۆ یەکەمین جارە بێت کە ئێمە تەواوی کولفۆ ئیمکاناتەکەی تەمینەکەین کە لە هەموو شار و شارچەکانی کوردستان زیاتر لە 6,000 داوەتەکەین بۆ و 40 کەسیش لە کەسایەتی و لە کەسانی وەزارەتی و 5 وەزارەتی معانی و لە بابلین نوێنەری سەفارەتەکان و لەگەڵ کەسانێکە کە متەمەن بەم بوارە داوەتیانەکەین بۆی کە ڕۆژە لەو کۆنگرا بەشداریکەن و ببینن چ وەزعێت و چ بارودۆخی لە نام خێزانە هەبێ هەیە و بشبینن بەهەرحاڵ چۆن ئەم ئینسانانە و ئەم ئینسان و چالاکانە و ئەو خێزانانە خۆیان بۆ خۆیان خەریکی دروستکردنی ڕێکخراوەکەی خۆیانن یعنی ئەم شکلی ڕێکخراوە ئەوە نییە کە ئێمە بچین ئۆفیسێ بکەینەوە 4 کەس بێنین و 4 کەس تاعینکەن و ساڵی جارێ بەرهەمێ دوو بەرهەمان هەبێت و جێژنی حەفلێ بکەین و مراسمێ بگێڕین ئێمەمانەی بەرحا بە دوای حەق و حقوقەکان کە بە مافی خۆمان و مناڵەکانمان هێزانین بە مافی ئەمە خۆمان هێزانی کە مناڵەکانمان دوای 5 ساڵی کە 10 ساڵی کە مستەقبەلین وەکو ئینسانێکی عادی لە کۆمەلگا تەعاملیان لێ بکرێ و بۆیە بەرحاڵ ئینتیخابی ئەوشمان کردووە کە ئەمە تەواوی ئەم ئیشانە بە پرۆسەیەکی یاسایی بڕۆتە پێشەوە لەلایەن کە خۆشمانە بارحە پرۆژە یاسامان لەم بارەوە هەبێ بۆ بە دواسوێنی هەنگاو بە هەنگاوی کارەکانمان کە ڕەنگە لە بەرنامەگەرێکی داهاتوە ئینسان بتوانێت تاقیقتر ئەمە معنی پێ بدا ئەم 5 وەزارەتە ئیشیان چییە لە ڕوانگەی ئێمەوە هەر کامێکیان ئەتوانێت چ گۆشەیەکی ژیان و گوزەرانی خێزانی ئۆتیزم بگرن بارحاڵ پەرلەمان و حکومەت و دەسەڵاتە تا ئیشی چییە حتا حکومەتی عێراقیش لە شتانەیە کە لە بەردەست و کاری ئێمە چونکە هاوڵاتیشی لە عێراقژین لە هەر حاڵە ئەگەر هاوڵاتی معنای با بێ واقعاً بەڵام بۆچی لە عێراق لە جنوب و لە ناوەڕاستی عێراقا تەعاملکردن لەگەڵ مناڵان و خێزانی بابڵین ئۆتیزمە بە کۆمەڵی فلتەری و بە کۆمەڵی ئیمکانات و امتیازاتی زۆر جیاوازترە لە کۆی کە لە کوردستان دەبینێت و هەیە ئەم جیاوازیە لە چیوە سەرچاوی کرۆ بەشە لە کارەکانمان لە داهاتووشە دەبێتی حاڵی کارەکەوەیە کە بەرەوشی حکومەتی عێراق و پەرلەمان و لایەنە بەرپرسەکانی شەگری هەڵبەت ئەمە پرۆژەیەکی زۆر گرنگ دیارەوە بە هیوای سەرکەوتن ڕەنگە زۆر کەس هەبێت کە دڵیان بۆ ئەم بابەتە لێ بدات و بیانەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەم پرۆژەیە بە سەرکەوتن بگات پەیامی ئێوە بۆ ئەم کەسانە چییە لە هەڵمەتەدا لەم کۆنگرێدا یاخود لە بەرنامەکانی دوای ئەم کۆنگرێشدا ئەو ڕێکخراوەی کە دواتر پێک دێت من حەزەکەم لە دوو ئاستا قسە بکەیندار خۆشحاڵانە ئەو پێشوازەی و ئەو استیقبالەی و ئەو ئامادەی کە لە ماوە بارحال لە هەندەران و ناو کوردستانەوە لە کەسانی پرۆفشنال و کەسانی خاوەن ئەزمون و کەسانێکە ئیشیان پێکرێ بەڕاستی کەم نەبووە ئێمە استیقبال لە هەموو ئەو کەسایەتی و کارکتەرانەکەین لە بواری پەروەردا بە تایبەتی لە بواری پەروەردە و مەسەلەی ئۆتیزمە بارحال مەسەلەی سایکۆلۆژی و دەرونی و دەروونناسیە ئەمانە هەمووی کارگەلێکە بن لە کاری ئێمە لە داهاتووی ئەمە معنایکی زۆر بەرجەستە پیاکە و بۆیە ئێمە پێشوازی و پێشوازیەکەین و بانگەوازی هەموو ئینسانێکی بەخەم بۆ قەزێ و مەسەلەی بابەتی ئۆتیزمەکەین کە لەم بارەوە پەیوەندیکە لەگەڵمانە هاوکاریمان بکەن لە کۆنگرەکە بەشداریکەن و من نقطەیەک کە حەزەکەم لێرە وەکو هێشتا لە ئاسی توانایەکانی خەڵکی کوردستانە نیە لە ئاسی ئینسان دۆسی و دڵسۆزی و بەخەمبوونی خەڵکی کوردستانە نیە ئەو ئۆنلاینەی کەمانە کە بارحاڵ ئێمە
هینێکمان پێگەیەکمان داناوە بۆ خاتووی کە هەر هاوڵاتیە لە هەر شوێنێکی دنیاوە بتوانێت پشگیری لە ئەم حرەکەتە و لەم جوڵانە و لە مافی مناڵانی ئۆتیزم کا و لە بەرڕەسمیکردن بە یاساییکردنی پرۆسەی ژیان و گوزەران و تەمینی حیاتی مناڵانی ئۆتیزم کا من بانگوازم بۆ یەک بێشی هەموو هاوڵاتیان و هەموو ئینسانانەی کە گوێبسی قسە و باسەکانی ئەمە بن 2 دقیقە کاتی خۆیان تەرخانکەن بۆ ئەوەی کە لە ڕێگەی دەزیاکانی ڕاگەاندنەوە و لە ڕێگەی بەرنامەکانی داهاتووی ئەم کەناڵی ئێوە بتوانن ئەو پەیجە بدۆزنەوە و بارها خۆیان وەکو هەر هاوڵاتیە لە هەر گۆشەیەکی دنیاوە پشگیری بکەین. شتێکی زۆرمان نەبووە گە بڵین حەقی وا هەیە 10,000 ئینسان بارها پشگیری لە مافە زۆر سەرەتایە بکەن. ئەوە سەرەتایەترین شتێکە کە ئینتیزارمان لەبێ لە هەر هاوڵاتیەک و هەر هاوزمانێک و هەر ئینسانێکی عەدالەخواز و مافخواز بۆ خاتەوەی کە بارحاڵ بێتە پشتیوانێکی کەی گەورەتر بۆ ئەم خێزانە بۆ داواکارەکانیان. ڕێوەر عارف بەهادینی حاجی بەکردار تاشناسەوە بە ڕێوەر عارف زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدانی و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون و با هیوای سەرکەوتن بۆ ئەم کارە گرنگەتان. عزیزی بناجیا سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو هاوکاران و دەستان خۆش بێت. زۆر سپاس. ئازیزان زۆر سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.